И я гарантирую обитель на высшей степени. И сегодня праздник Всевышний Аллах Субхану ва Тааля благословляет нас, да, пусть Всевышний примет все посты, которые люди держали, все намазы, которые люди совершали, все дуа, мольбы, которые люди просили, пусть Всевышний примет, иншаллах. Сегодня на самом деле светлый праздник, даже несмотря на то, что идет дождь, люди все равно собрались, тысячи, сотни тысяч людей совершили только что праздничный намаз. Сейчас муфтий шейх Равиль Хазрат Гайнуддин читает дуа, люди также держат руки, просят Всевышнего о прощении грехов, о принятии постов и о мире во всем мире, иншаллах. Даже, видите, не хватает места в мечети. Люди здесь, несмотря на дождь, на ветер, если даже есть чуть-чуть, все равно здесь братья как бы собираются. И дождь, наоборот, это еще лучше, когда дождь. Потому что считается, что молитва и дуа еще лучше принимаются во время дождя. Поэтому это мусульман не пугает. Наоборот, это как бы радует нас. За Байрам, да примет Всевышний Аллах и да дарует. Останется ничего, что имеет истоков. گردنی ئازابێت هەر پێیژم مەڵێن کێیە لەبەر ئەوەی نەبادا ڕۆژێ من ببینێت و تەرێق ببێتەوە ئەمە باوکو باپیرەی ئێمە بووە ئەمە ڕێچکەی ئێمە بووە ئەمە کلتوری ئێمەیە بەڕێزان وەڵڵای زۆر حەیفە ئەو ڕێچکەیە تەرک بکەین ئەمڕۆ لەبەر قسەیەک لەبەر هەڵوێستەیەکی ناشرین ئەمڕۆ بغز و حقد بخەینە ناو دڵمانەوە قسە لەگەڵ برا موسڵمانەکەمان نەکەین. لە دوای وتاری جەژن زۆر پاڕاوینێتەوە بۆ برا پێشمەرگەکان کە ئیشاءالله خوای تەبارەکە و تەعالا مەحفوظیان بکا شیفا بۆ بریندارەکانیان بنێرێ بە کوڵ پاڕێنێتەوە بۆیان ئیشاءالله و ئەم ئاشتی خوازی کە ئەمڕۆ ئێمە لە ناویان و بە ئارامی و بە ئاسایشی ئەژینتیایە بەڕاستی یەکەم بە پشتیوانی خوای پەروەردگار و بە پشتیوانی برا پێشمەرگەکانمان ئەمڕۆ کە بەرگری ئەکەن لەم خاکە ئەم خاکە کە خوێنێکی زۆر ڕژاوە لەسەری دەستی ماندووبوونیانە گوشین بەڕاستی داوای دوعای خێرەکەین لە پەروەردگار کە شیفا بۆ بریندارەکانیان بنێرێت و وەگیراوەکانی ژان ئینشاءالله ئازاد بکەن. از سپیده رابم اچمن اوی سپیده من دست نبابی خوب بیرس کرده و بابی خوب خوش کبرت خون همچون عیدا و هموت نمال هموت نویری عرضه که خوشه هموت نسیار نویری از حسن پشمرگی مبسر کوید بشت داعشا بشکنن باي باي يا سبدي روب من قبل همية من دجنا هفض خو بيروس كرين قبل بشتينجي مامت ما نوير من دجنا مامت خو بيروس كرين از شو مخو سارو بركرو از شو ما دف هفض خو ما دجنا همية بيروس كري اف دجنا بمش همية قالك خوش تربو چونكو ام دركتي ام باج ام دركتي هر وقت نويري ام همية هفض خو نوير قالك خوش بفيري قالك